سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان، چۆنن باشن؟ ئەمڕۆ ئێمە لە شارە جوانەکەی سەقزین لە پارکی شار. ئەم پارکە جوانە پێوترێ پارکی شار کە گەورەترین پارکە لە ڕۆژهەڵاتی کوردستان. لێرە ژمارەیەکی زۆر لە مناڵانی لێیە کە هاتوون بۆ بەسەربردنی کاتێکی خۆش. ئێمە شەمانەوێ بچین چاومان پێیا بکەی و هەنێک گفتوگۆیان لەگەڵا بکەین لەبارەی کارەکانی ڕۆژانەیان، بزانین تا چەنێ ئایپاد و تابلێت و ئەو شتانە بەکارێنن، بزانین چ سوودێکی لێ بین و زیانەکانی چییە. لەگەڵمان بن، فەرموون. خاسی سلامت. زۆر سپاس، مەمنون. ناو چەس؟ ناوم بارانە. باران ناوێکی زۆر خۆشە. باشە کە بارانە باریە دنیا گەرمە بێیان فێنکە بێ؟ ها وەڵا فێنکە بێ. بۆچە؟ چۆن ئەو بارانەکە بارێ هەم هینەکە هەم هەواکە خۆشەکە، فەزاکەشی خۆشترەکە. ئەفەرین باران، زۆر باشە. باران تۆ هەی لە مەدرسە؟ ئەرەوەڵا هەم. ئەفەرین کلاسی چەندی؟ کلاسی ئەچم بۆ 5. زۆر باشە. ئەفەرین باران. باران باشە پرسیارێکی لێکەم. تۆ مۆبایل و گوشی و تابلێت و شتانە زۆر بەکارێنی؟ ها نەوەڵا. بۆچە؟ چۆن بۆ غەزا خواردن و بۆ شت لەبیر هێنانن و بۆ شتوشتە لەبیر بێنم و نابێ. ئەفەرین. چی تریشەکە؟ ها چاوەکانمان چی لێیە؟ چاوەکانی مشمان زەعیفە بێ. ئەفەرین. زۆر باشە. باشە ئەو مناڵانەی کە گوشی و تابلێت زۆر بەکارێنن تۆ چیان پێڵێی؟ من ئەڵەم کە گوشی زۆر خراپە بۆ چاو زەعیفەکە، زۆر خراپە. ئەڵەم بۆ دەرس خوێندن چاوتان زەعیفە بێ، بۆ شت خواردن و دیدن و شتە زۆر شت خراپە بێ. ئەفەرین. ئەی باشە لە بری ئەوەی کە یاری بە گوشی و تابلێت بکەن چە بکەن؟
یاری بە تەبلێت شتە یاری پێ بکەن یان یاری پێ نەکەن یاری پێ نەکەن ئافرین زۆر باشە بارانجان ئەی تۆ لەگەڵ مەدرسە چۆنی وەڵا زۆر باشە حەزت لە مەدرسەیە ئەرەوەڵا ئافرین زۆر باشە کەواتە لەوانەکان تا باش بە بەردەوام بخوێنە و هەوڵی خۆ بە و دەرسەکانی بە باشی بخوێنە باشە بەڵێنە پێی ئافرین زۆر سپاس وحەفیز باران وان لەگەڵ سلام خاسی زۆر سپاس ناو چەس ناو من ئیلنازە ئیلناز ناوێکی زۆر خۆشازانی ئێزەی ناوم چیە من نیش ناوم زیتەڵەیە لە سلێمانیەوە هاتووم سلێمانی بەخێربێن زۆر سپاس مەمنون حەزەکەی من بچم بۆ هەموو شارەکانی ڕۆژهەڵات بۆچی چون ئەتوانی ببینی ئەتوانی لە منزەرە جوانەکانی دیدەنگری ئافرین زۆر باشە ئیلناز هەی لە مەدرسە لە کلاسی چەندی من کلاسی ئەچم بۆ 5 زۆر باشە ئەی تۆ چاکەی لێرە من لێرە هاتم لەگەڵ خانەوادەکەمە بۆ لای مۆحید وەرزشیەکان وەرزشەکەی ئەجا گۆرانیەکی ئەڵێ وەرزش پێویستە بۆمان بۆ چالاکی و بۆ ژیان تۆ بیستووە نەوەڵ دە باشە ئەوە هەوڵ بە فێربی و گۆرانێکی زۆر خۆشە باشە ئیلناز ئەوە چییە بەدەستەوە ئەوە گوشیە گوشیە نەبوت گوشی بەکارێنی باشە تۆ گوشی بۆچی بەکارێنی ئایسل نام دەوران کۆرۆنا چون ناتوانم لەگەڵ ڕەفەقەکانمە سال بەرقەرارەکەم ئەتوانم ناگوشیە قسەکەم لەگەڵیانە ئەوە باشە زۆر بەکارێنی نەوەڵا ئافرین نابێ گوشی زۆر بەکاربێنی نابێت تابلێ زۆر بەکاربێنی ئەزای بۆ چونکە چاوەکانێکی زەبێ و کاتە دواتر ئەبێت چاویلکە لە چاوکەی بۆ مناڵیەوە چاویلکە لە چاوکەی کە گەورە بووی ئەبێت چاویلکەی زۆر گەورە لە چاوکەی وایە ئافرین کەواتە ئەبێ لەو کاتە ناسوودی لێبینی کە گرنگە بۆمان بۆ نمونە بۆ خوێندنی ئۆنلاین یان کە پێویستە بۆ بوو قسە لەگەڵ هاوڕێکانەکەی باشە ئەی باشە چە بۆ مناڵاناڵی کە گوشی زۆر بەکارێنن ئێژم گوشی کەمتر بگرم بە دەستیانە چۆن بۆ چاویان خراوە دوایی ئەبنە عینەکیە ئافرین زۆر باشە من زۆر دڵخۆشم بەناسیینی تۆ ئیلنازیان باشە لە بری ئەوەی کە خۆ بە گوشیەوە خەریکەی کایە بکە بڕۆ بۆ فێرگەکان خۆفێری ئامێرکە خۆفێری گۆرانی وتنکە خۆفێری وەرزشکە باشتر نییە ئافرین زۆر سپاس وعدم پێ ئافرین زۆر سپاس دەبڕۆ بۆ خۆ کایەکی خۆ بکە باشە خواحافیز خوان لەگەڵ خاسی وەڵا باشم زۆر سپاس ناو چەس ئەهوەن زارایی ئەهوەن ناوێکی زۆر خۆشە ئەهوەن ئەو تۆ چاکەی لێرە وەڵا هاتمە شەخەساریکەم ئافرین باشە بەخێرەی لێخوری لەم ناوە نەوەڵا بۆ بەخاتکەوە زۆری خەڵک لێیە بە کەسێک ئازاری پێنەگەێنم ئافرین زۆر باشە ڕاستەکەی ئێرە مناڵی زۆر لێە ئەبێت چاومان لە مناڵەکان بێ باشە ئافرین تۆ های لە مەدرسە بەڵێ کلاسی چەندی 6 باشە تۆ گوشی زۆر بەکارێنی نەوەڵا بۆچی چونکە چاوم زایف دەبێ ئافرین ئەی باشە چی بەو مناڵاناڵی کە گوشی و تابلێت و ئەو شتانە زۆر بەکارێنن یاری ئەلکترۆنی زۆرەکەن و کاری ئەشێ وەرشی زۆر بکەین تا گوشیش زۆر چمشانەکەین چونکە چاومان زایف دەبێت ئافرین زۆر باشە لە بری گوشی خۆمان بەکایە و مەشغوڵ بکەین لە بری گوشی بخوێنینەوە پاسکیل سواریکەین واتە دووچەرخە بەکاربێنین وایە ئافرین ئێزانی شارێکم پێشکەشکەی بەسەر چاو دایکم بۆکەی کڕی بۆ منیش کردین خوشکی خۆم بەیانیانە هەڵدەستم گربەکانم دەبەستم ئەڕۆم بۆ لای مەدرسە بۆ لای کوچە و کۆڵاڵان ئەڵام منداڵانی ئەس سەرتان بە خۆش ئەفەرین زۆر باشی باشە بەڵێنم پێیکەیتر گوشی زۆر بەکارنێنی بەسەر چاو وحد باشە زۆر سپاس بۆ تۆ دەبڕۆ کایەکە بکە دەست خۆش وحەفیز وان لەگەڵ سەیری و مناڵەکە بۆ خۆی یاریەکە بەسکۆتەر بە ڕێگرین و کەمێ قسەی لەگەڵا بکەین زەید چۆن نەمە فێر بوو سڵام خاسی باشی ئەو تۆ چاکەی ئێسکەی بازیەکەم ئافرین دەمێکە و یاریەکەی ئەرە چۆن فێر بووی وەڵام ڕەبیەکانم فەرمیان کرد ئافرین زۆر باشە ئەی باشە ئەوانە چیە بەدەستەوە بەخاند و دەستبەند و شتێبانەکەوم هیچم لەنایە ئافرین ئەبێ هەموو مناڵەکە ئەو کایەی کرد ئەوانە بەستێ ئەرە بۆچی باشە
دانەکەدا دەرکەوێ دەست و پاوشتەی زەخمارەوە زۆر باشە ئافرین ئەی تۆ ناوە چە بوو؟ ئایلار ئایلار باشە پێم بڵێ تۆ لە کلاسی چەندی؟ منەچم بۆ 5 ئافرین زۆر باشە تۆ گوشی و تابلێت و شتانە زۆر بەکارێنی؟ وەڵا بۆ وەختی مەدرسەکان کە غەیرە حضوریە ئارە ئافرین باشە چ زیانێکی هەیە بۆ تەندروستیمان چ زەرەرێکی هەیە گوشی و چامان بۆ چامان خراوە دوایە هەم بۆ خەتەرهای زۆرشی هەیە ئافرین ئەی باشە چی بۆ مناڵاناڵی کە گوشی زۆر بەکارێنن؟ وەڵا ژم زۆر بە دەستکاری نەکەن زۆر خەتەرناکەم ئافرین زۆر باشە ئەی لە بری گوشی ئەو شتانە چی بکەن باشە؟ وەڵا خوێنن وەکو تۆ کایەکان وەرزش بکەن وایە؟ ئافرین زۆر باشە ئێزای شارێکە بۆ بڵێ؟ نەوەڵا نازانی؟ دە باشە سەیرێکی کامێرەکەکە بڵێ مناڵان تکایە گوشی و تابلێت و شتانە کەم بەکاربێنن لە بری ئەوە وەرزش بکەن مناڵەکان تکایە کەم گوشی و تەبلێت و شتە زۆر کارمێرن بە خاتری ئەوە خەتەرناکەوە هینکەن وەرزشکەن کتێب خوێنن ئافرین هەر بژی دەست خۆش دەبڕۆ کایەکە بکە زۆر سپاس خواحەفیز سپاس لەگەڵ سڵام کاسی؟ وەڵا خاسم ئافرین ناوت چەس؟ کیمیا ناوێکی زۆر خۆشە ئەزانی من ئەمە یەک ناوم گوێم لەو ناوە بێ؟ ئێرۆڵا باشە کیمیا تۆ چاکەی لێرە؟ وەڵا هاتوومە وەرزشکەم وەرزش لە تەکی هاتووی؟ وەڵا تەک بابم ئافرین باشە وەرزش لێرە خۆشتریان لە هۆڵێکی داخراوە وەڵا نێرە خۆشە بۆ چە؟ وەڵا لەبەرەوەی ئێرە ئاوە هەواکەی فێنکە لێرە سەوزاییە ئەگەر بشکەویت هیچ زەرەرێکمان پێ ناکا وایە؟ ئافرین باشی کیمیا تۆ حەزت لە مەدرسەیە؟ ئێرۆڵا بۆ چە؟ وەڵا زۆر خۆشە ئافرین باشە تۆ گوشی زۆر بەکارێنی گوشیت هەیە؟ نا گوشی و تەبلێت زۆر خەتەرە بۆ مەفز خەتەرە بۆ ئەساب خەتەرە ڤیرۆساتیشی پێوەیە باشە ئەی مناڵان لە چ کاتێکا بەکاری بێنن ئەتوان سوودی لێ ببینن؟ وەڵا بۆ چاو زەعیف بێ زۆر خەتەرە واتە ئەو کاتی کە ئیشیان پێێتی ئەبێ ئەو کاتە بەکاری بێنن وایە؟ ئێرۆڵا ئافرین ئەی تۆ لە بری گوشی ئەوشتانە چیەکەی؟ وەڵا دەرسە خوێنم دەرسە خوێنی کایەشەکەی؟ ناڵە ئەی وەرزشەکەی؟ ناڵە هاوڕێوە هەیە؟ هاوڕێ؟ ڕەفیقە هەیە برادەر؟ برام نییە باشە ئەی ئەتوانی گۆرانیەکەم بۆ بڵێ؟ ئێرۆڵا ئادێ باوکی من دوکاندارە کاری نەنێو بازارە چاکەکە پێڵاوەکان بە دەست و پەنجەکەی جوان دایکم کراسە دوورێ بە دەرزی دومە ئافرین تۆ دای و باوە خۆشەوێ؟ خانەوادەکە زۆر خۆشەوێ؟ ئافرین کەواتە ئەبێ ئازاریان نەی کەواتە ئەبێ بە قسەیانکەی ئەبێ هەر ڕێنماییەکیان کردی بە گویانکەی باشە؟ ئافرین زۆر سپاس بۆ تۆ سپاس کیمیاگیان خواحەفیز چۆنی؟ سڵام خاسی؟ باشی؟ ناو چەس؟ ناو مانیە مانیەوە تۆ چاکەی لێرە؟ وەڵا هاتم بۆ لێرە دانیشم بە دەستمەوە ئەمە ژاڵانەیەرا تەمیزەکەم ئافرین باشە بۆچی ئەوانە تەمیزەکەی؟ وەڵا ئەمە لێرە خانەوادە و شتە دانیشین ئێمە لێرە ژیانەکەیم ئەنە تەمیزکەیم ناو ئافرین زۆر باشە مناڵان گوێتان لێ چی ئەڵێ هاتوون بۆ ئێرە لەگەڵ خانەوادەکەمان دانیشین دواتر خۆڵ و شتی زۆر لێ بۆ ئێرە بۆیە ئەمەوێت لەگەڵ خۆمە ئەم شتانە کۆکەمەوە بۆی ئەم باخە جوانە پیس نەبێ ئافرین تۆ لە مەدرسەی؟ نەبووەتم باشە تۆ گوشی زۆر بەکارێنی؟ نەوەڵا بە ئەوەختانە مەدرسە بازبووەرەوەڵا بۆ کلاسەکاندا گوشی مەسرەفە کرد ئافرین نابێ گوشی زۆر بەکاربێنی لەبەرەوەی چاوەکانە کزە بێ ئەو کاتە ئەبێ چاویلکە لە چاوکەی وایە؟ ئەی باشە ئەو مناڵانی کە گوشی زۆر بەکارێنن تۆ چیان پێڵی؟ وەڵای ئەژم چاوتان زایفە بۆچی سوادەیەکەن؟ ئافرین ئەی باشە تۆ ئەگەر خوێندنی ئۆنلاین هەبێ گوشی ئەتوانی بەکاربێنی بۆ خوێندنی ئۆنلاین؟
ئەرەوەڵا کەواتە ئەبێ تەنیا و کاتانە بەکاریبێنی کە گرنگە و خوێندنە هەیە بووی باشە ئافرین ئەزای شعرێکم بۆ بڵێ ئەرەوەڵا دە شعرێکم بۆ بڵێ ماسی سوورم هێناوە لە ناو شیشە دامناوە لە ناو شیشە ئاوەکەی بۆ ئەگۆڕم تەواو ئافرین زۆر باش بووی ئەدی چەپڵێک بۆ خۆ لێ بە دەست خۆش زۆر سپاس هیوادارم لەو کارە باشانە و بەردەوامی باشە بە مناڵانی تریش بڵێ کە چوونە شوێنێکەوە خۆڵ و خاشاکی زۆر لێبوو ئەبێ کۆیکەنەوە باشە زۆر سپاس دەبڕۆ بەلای کارەکەتەوە دەستێ خۆش بێ خوا حافیز سڵام خاسن ناو چییە؟ ئافرین ئەی تۆ محەممەد باشە پێم بڵێن ئێوە چاکەن لێرە ئەمە هاتین لە کایە باشە کایە خۆشە کایە خۆشتریان گوشی ئافرین ئەی تۆ کایە خۆشتریان گوشی کایە باشە تۆ چووتەتە مەدرسە ئەی ئەفرین زۆر خۆشە لەوێ گۆرانی خۆشە فێرەکەن وازی خۆشەکان کایی خۆشەکان لەگەڵ معلمەکانە ئەفرین ئەی تۆ لە مەدرسە لە کلاسی چەندی دوو حەزت لە مەدرسەیە ئافرین دەجارێت تۆ شعرێکم بۆ بڵێ دوای تۆ شعرێکم بۆ بڵێ باش جارێت تۆ بیڵێ هەناری ترش و شیرین لێو بەخەندە و پێکەنین هاوڕێسە و پرتەقاڵ خۆشەویستی لای مناڵ تۆ میوەی پاییزانی ساڵی جارێ میوانی بە ترش و بە شیرینی پرسود و ڤیتامینی ئەفرین هەربژی ئەدی چەپڵەیەکی بۆ لێ بە دەی ئەفرین دەست خۆش ئەجا تۆ شعرێکم بۆ بڵێ بچکۆلە مەگی بخۆڵە دایا دەسی گیراوە منی لای تۆ داناوە منی شەرچەند مناڵم خەریکی ئیشی ماڵم وایە ئەفرین تۆش چەپڵێکی بۆ لێ بە هەربژی دەستان خۆش بێ ئەفرین دەبڕۆنەوەتە خێزانەکەتان کایە بکەن دەی خوا حەفیز خواتان لەگەڵ خوا حەفیز سڵام خاسی ناوچەس سارۆ ئافرین سارۆ تۆ چاکەی لێرە هاتم بۆ تەفریح ئافرین سارۆ های لە مەدرسە کلاسی چەندی ئافرین سارۆ باشە تۆ خۆشی لە پارکیە پارک خۆشە زۆر خۆش بۆ چە کاتیوی کە فەزای ئازادە تەبیعەتێکی خۆشە فەزایەکی سەوزی هەیە ئافرین زۆر باشە سارۆ تۆ گوشی و تابلێت و شتانەوەیە بۆ چە چکی زەرەری هەیە بۆ من باشە تۆ بەکاریان نایەنی هیچ فقط بۆ وەختەیە کە مەدرسە دەکرێتەوە ئافرین واتە تەنیا بۆ دەرس خوێندن وایە ئافرین سارۆ باشە تۆ چە بۆ مناڵانەڵی کە گوشی و تابلێتوانە زۆر بەکارێنن دەڵم بجێ ئەوە وەرن وەرزش بکەین باڵ بکەین بزی گوشی زەرەری هەیە بۆمان ئافرین ئەی باشە تۆ لە بری گوشی و تابلێت و شتانە چاکی وەرزش چ وەرزشێک وەرزشی فوتبۆڵ ئەفرین ئەو شتانە زۆر باشن ئەو وەرزشانەی کە بۆ مێشک باشن ئەو وەرزشانە بکە باشە ئەفرین ئەی ئەزای شعرێکم بۆ بڵێ ناوەڵا دە باشە سەیرێکی دووربینەکە بکە بڵێ زیتەڵە بەخێربێ بۆ شاری سەقز زیتەڵە بەخێربێ بۆ شاری سەقز زۆر سپاس هاوڕێکەم زۆر دڵخۆش بووم بە ناسینە ئەزانی بەو هیوایم هەمیشە ئاوابی بەڵێنیشم پێبەی کەیتر گوشی ئەو شتانە بەکار نێنی وەکو خۆ وتە کارگیز بەکاری ناینی تەنیا بۆ کاتی گرنگی نەبێ باشە زۆر سپاس خوا حەفیز بڕۆ کایەکە بکە وەڵ لەگەڵ سڵام خاسی ناوچەس محەممەد ئافرین محەممەدەوە تۆ چاکەی لێرە هاتوون بۆ بێتاقەتی بۆ بێتاقەتی ئێرە ناوی چییە؟ پارکی شاروەلی پارکی مەولەویە لە عەسڵە مەولەوی کێیە؟ تۆی ناسی؟ شاعرێکی کوردە کێیە؟ شاعرێکی گەورەی کوردە ئافرین زۆر باشە تۆ شتانە چۆن نەزانی؟ وڵات دیومە خوێندومەتەوە ئافرین زۆر باشە تۆ لە کلاسی چەندی؟ من کلاسی ششم کلاسی شەش ئافرین زۆر باشە باشە تۆ گوشیت هەیە؟ ناوەڵە بۆ چە؟ گوشی باش نییە بۆ چه خراپە؟ وڵا چاوشتێک فێرەکە چاوشت خراپەکە چاوە کەسەکە وایە؟ ئافرین باشە مناڵان لە بریەوەی کە گوشی بەکاربێنن چ بکەن؟
وڵا کایە بالا بلندی ئەفەری کایە بکەن بۆ خۆیان سەیری فلم کارتۆن بکەن سەیری تەلەڤیزیۆن بکەن وایە باشە تۆ سەیری بەرنامەی مناڵانەکەی باشە بە هاوڕێکانە بڵێ سەیری شەبەکەی کورساتکەن سەیری تەلەڤیزیۆنی کورساتکەن هەموو ڕۆژێ سەعات 5 من پیشانەیە مناڵانی کوردستان پیشانەیە هاوڕێکانم پیشانەیە بەرنامەی زۆر جوانمانەیە باشە داعادی چۆن ڕێنمایی ئەو مناڵاناکەی کە گوشی زۆر بەکارێنن چیان بێڵێ مناڵەکانی عەزیز گوشی بەکارمەهێنن چونکە بۆ چاو خراپە و بۆ مەغزیش ئەفەرین زۆر زۆر باشە هەر بژیت محەممەد جان زۆر سپاس دڵخۆش بووم بەناسیینی مناڵێکی وەکو تۆ زۆر سپاس خواحافیز سڵام خاسن ئەفەرین ناوچەس ئەیسان ئەی تۆ محەممەد ڕەزا چۆنن ئەوە چاکەن لێرە کایاکەن باشە ئێوە چی یەکترین ئەو پەستەر عەمەی منە ئەی تۆ چی ئەوی منیش کچی خاڵۆی ئەوم ئافرین باشە ئێوە بەردەواماوە بێکەوەن باشە ئافرین تۆ لە مەدرسەی لە کلاسی چەندی ئەڕۆم بۆ چوار ئافرین ئەی تۆ لە کلاسی چەندی من ئەچم بۆ دوو ئافرین باشە پرسیارە لە تۆکەم تۆ گوشی وەیە نەوەڵا ئەی باشە گوشی باشە بۆ مناڵ بەکاری بێنێ بۆ چە چاوچی لێە چاو زعیفە بێ ئافرین دوای کە چاومان زعیف بووە بێ چە بکەین ئەبێ بڕۆین بۆ دکتۆر ئەبێ چاویلکەی گەورە لە چاوکەین وایە ئافرین ئەی تۆ گوشی و تابلێتە هەیە زۆر بەکارێنی ئافرین ئەی باشە ئەو مناڵانی گوشی زۆر بەکارێنن چە بکەن بۆ ئەوەی گوشی بەکارنێنن ئەبێ زۆر نەچمەلا لەبەرەوە عادەتی پێ نەگرن ئەفەرین لە بری ئەوە چی بکەن وەرزش بکەن لە بری ئەوە سەیری تەلەڤیزیۆن بکەن لە بری ئەوە بخوێنن وایە ئافرین باشە شعرێکم پێشکەشەکە شتێکم پێشکەشکەن دە باشە فەرموو هەکڵ مەکڵ شەمامۆکێ زەرد و سوور و شەمامۆکێ کیسەی مێور پڕ بوو لە پشت خوددا دای و هەڵی لوش ئەفەرین دەستان خۆش بێ هەر بشی مناڵ ئازیزەکان زۆر دڵخۆش بووم بەناسیینیە وازانی ئێوە مناڵێکی زۆر باشن ئەوە بەردەوام بەیەکەوە بن ئەوە بۆ خۆتان لە تەگیەکە وەرن بۆ پیاسەکردن باشە مناڵە ئازیزەکان ئەم ڕۆژ بەرنمەیەکی زۆر باشمان پێشکەش کرد لەگەڵ ئەو مناڵە ئازیزانەی شاری سەخزا بەڕاستی زۆر دڵخۆش بووم بەناسیینیان لەبەرەوەی بابەتی زۆر جوانمان باس کرد بەیەکەوە گفتوگوی زۆر باشمان کرد هەتا کاتێکی تر بەخواتان نەسپێرین خواتان لەگەڵ وحەفیظ